خۆشبەختی بە گیرفان نییە، بێرەیە. ئەگەر بێت و بەرامبەر شتە بچووکەکانی ژیان دڵمان خۆش نەبێت، ئەوە هەرگیز خۆشبەختی نابینین. ئەوەی چاوەڕێی خۆشبەختی ئەکات بە پارە بێت، وەکو قسەیەکی باو هەیە ئەڵەن خۆشبەختی هەنێک کەس دەڵێ بە پارەیە، ئەوە کاتێک ئاوڕایەتەوە گەیشتۆتە تەمەنێک و خۆشبەختی نەبینیوە لە کیسیەوە لە بەروی ڕای کردووە بە دوای پارەیە، کەواتە دڵخۆش بە بەبوونت، دڵخۆش بە خێزانێکی تەندروست، دڵخۆش بە سروشتێکی جوان بۆ ئەوەی ژیانت بە خۆشی تێپەڕێنیت. ئەزیزانم سڵاوتان لێبێت. ئەم شەو پێشمەرگەیەکی هونەرمەند لەگەڵمانایە، ئەکتەرێکی شیرین و خۆشەویست لە دڵی هەمووانە لە شارە جوانەکەی هەولێرەوە، کاک برایم حەکیم. کاک برایم گیان ئەم کاتەوە باش. وەی گیان و سەدت باش. وەساقە تخوا ئەتو بە خێرەی. قوربانێ بم کاک برایم. سریکە خان وەڵڵاهی ئەتو لە شاری هەلمەت و قوربانی هاتیە پایتەختی ڕەوشەنبیری هاتی ئەمە بە خێراتن وەساقەڵم کاک برایم. ئێرە شەکرە شارە کنەنگۆش ئەوەیە ناویتیان گەزۆی گەزۆ شارە خۆشتا. قوربانێ بە خێرێن سەر هەردوو چاوم بە خۆتان و بە کامێرەوەکان و تەلەڤیزیۆنی زوم سەرچاوم زۆر بە خێرێن ئەمەش هەوڕۆ ئینشاءڵڵا ئەبینە میوانێکی ڕوحسووک بەس بات خۆنەنا قەیناگەر پێشت بێ قەینا بەعزیزار ئاوایەکی لێ کاک برایم گیان زۆر زۆر سپاس دەکەم بۆ وشە جوانەکانت، زۆر زۆر خۆشحاڵ بووم. تۆ لە شاری هەولێر لەدایک بوویت یاخود لە شوێنێکی تر؟ ئەمن لە جەیەکی لەدایک بوویمە تڕۆمبێلیشی لێ نەبووە وەختی خۆی. بەڵێ. لە ناحیەکی لەدایک بوویمە پێرێن ناحیەی سیدەکان ئێستا قەزایە. بەڵێ. بابم لەوێ مدیر بەرید بووە و دەرێ ئەمن لە ساری 52 هاتیمە دنیاە لە سیدەکە. سیدەکە منتیقەکی زۆر خۆشە، جێیەکی دەرگرە ناوچیستانە، لەبەر هەندێ ئەمە لەوێن دەرێ لەدایک بووینە و تا ئیبتیداییشم تەواو کردی هەلە سیدەکا بووینە و دوای هاتینە جێیەکی دکە. بۆچی بە مناڵی پێیان و ناوەکەت جیاواز بۆ پێیان وتی ئیبانە؟ ئەوە وەختی خۆی تارتۆف خەزا ڕەحمەتی لێوی کاتب ناحیە بوو لە سیدەکە. بەڵێ. کاتبی ناحیەی بوو عادەتەن یعنی ئەوانەی موظف بوو ئەوانەی ئەوە هەموو پێیانە بوو ئەفەندی. بەڵێ. ئەمە ناوم ئیبراهیم بوو، براشم ناوی یوسف بوو، وەڵا کاکە گوتی ئەوە چی ئەو ناوە عەرەبیانە ئەو هەندە کورتپەروەر بوو. گوتی وەڵا کاکە من چی دیکە نالێم ئیبراهیم، گوتی ناون لێنێ پێتەرێم ئیبانە. ئەو زابوو زارێ بانجە کردم ئیبانەی کوڕی کەرێ بەیتی کەرێم لۆ برێ. یعنی چی ئیبانە؟ لە خۆڕە برایمەکەی کردە بە ئیبانە. وەڵا چۆن لەو خێزانەوە حەزی لە هونەر کرد، یعنی چۆن هاتیتە دنیای هونەرەوە؟ ئەمن وەڵاهی ئەمن هەر بە منداری ئەوەی کلوێم ئەجێڕنەوە زۆر ئەوە بوویمە بزێو بوویمە، زۆر شەیتان بوویمە، زۆر عەزوول بوویمە، بەرام شەڕیشم ئەکرد بە منداری زۆر هەندە ئازانە بووم. برایەکەم هەبوو یوسف حەکیم شەڕەکەم لۆی بەزێ هێشت و بەخۆشم شەڕەکە دەناو بوو بگۆت و یوسف ئەوە عادیت و بی شەڕەکەم بەجێم دەهێشت. چۆن حەزت لە هونەر کرد؟ چۆن ویست ببی بە هونەرمەند؟ چەند ساڵیا بوو؟ ئەمن بە منداری وەڵڵاهی دەنگم خۆش بوو، ئەوەمە کرد یعنی هەجی ئەمە تەلەڤیزیۆن و مەلەڤیزیۆن نەبوو. تەلەڤیزیۆن لە شێستەکان هاتە ڕوانزێ نەکو لە سیدەکە، ئەمە هەر لە سیدەکە تڕۆمبێلیش نەبوو، ئەمە تڕۆمبێلی کچکۆکە هەبوون و خۆ گەمەند پێکردن. بەرام ینی ئەمن هاتمە ڕوانزێ، لە ڕوانزێەوە بابم کە هاتە ڕوانزێ، لە ڕوانزێ نەوع
ئەوە چی دیکە هەبوو یعنی ئەمە لە قەزایەکی بین هاتیینە زێکی وها خۆش دنیایەکی جیاواز ئەمە لەوێن دەرێ ئەوە نەکرد پەلیکانێ نەکرد و دارەکەن ئەوە کرد و سواری ئەوە ئەبووین على ئەساس یان ئەمە چیانە کرد ئەمە وەختی خۆی لەوێن دەرێ لە مەکتەبێ شیریانە داینێ شیری گەرم لەبەر ئەوەی منتیقە سارد بوو قۆخان بێنەوە کرد ئەچین لە پێشەوەی ڕائەوەستاین ئەو زەمان وەستایەکان بە زۆری ڕوانزێ بوون ئەمیژداکم ڕوانزی بوو بابیشم هەروەها ئەوزا ئەوەیانە داینێ وشی ئە بۆ جێژنانەیانە داینێ ئێستا جێژنیان چێنە داینێ درەمەچیانە داینێ ئەو درەمە هەموو ئەکردە فلوسی فلوس ئیدی کە بەسەر لەن درەمە چیت کە هەموو ئەکردە فلوسی و دەفلوسی ئەوانە ئێزاوە نەکرد ئەنا ئەساسەمە کوڕە مۆزەفین و زۆر زەریفین و ئەرێ وەڵڵا تێگەی ئەوزا خۆش بوو باپیریشم لەبەرەوەی کە وەختی خۆی باش قەساب بوو لە ڕوان دزێ کە ئەوەی قسابەکان هەمووی عیدی من ئەو کۆنتراتی حامیە ئەسکەری پێشی زمانی عروسی ساڵی هەژدە و بیستەکان و ئەوانە ئەوزا باپیرم عمری تقریبان هەتا 100 ساڵی ڕۆیشت هەندە ئازا بوو هەندە ئەوڵڵا لە سیدەکە ئەچیە کرد حیوانی کوشتۆ جوانی زامەش مندار بووین نەی خڕە بووینەوە وەنەگۆ داچە خۆنەگۆ دادێ سێرندا ئەنا سێر نازانگۆ ساچ نییە سێرندا ئەنا جوان وەڵا باپیرم گۆشتی ئەکرد و جوان ئێزا بەسە سێرێن واکرد کاکە باپیرە خۆی دروستیە کرد باپیرت دروستیە کرد بە خۆمان باپیرم حیوانەکەی کوشتەوە ئێجا پارچە گۆشتە جوانی جوانی وێدان کوڕم لە خوبایە سەر سێرێ وەڵا ئەوزە کاکە ئەوزا چ خۆش بوو ملاکن لەبن ئەوەی ڕائگرت ئەو ئەهاتە خوارێ ئەو خۆشببختی باسم کرد ئەو یادەوەری باسم کرد ئەوەیە کە باس ئێستا جەنابەت باسیەکەی ئەو خۆشببختی لەو کەشایە بینی تە لە دەموچاو تا دیارە کە چۆن سەیرانتان کردووە خوددایە من سەیرانم زۆر کردینە سەیران و ئەو شتانم دەگەر بابێ خۆم کردینە وەختی خۆی کە دەسی دەکەم دەگەر مدیر ناحیەک هەبوو خەرچی سلێمانیە بوو ڕەشید مەلا عەلی ئەوزا کوڕەکانی حاکم ئەوانە ئێستا لە سلێمانیەنە لە ساڵی پەنجایەکان ئەمن کە مندار بووم ئەچوم زۆر ئەوە بووم ئێوێ گۆتە وەهبی ئیبانەی بگرە لەسەر ئەوەدانێ لەسەر مێزەکیاندا ئەنام ئەتا شەیتانی نەکەم دووەمینیش مەسەلەن ئەمە لە سیدەکە لەبەرەوەی موەزەف بابم یعنی حەکیمە فەندیان پێ ئەگوت برادەر بوو دەگەر زۆربەی ئاغاواتەکان و ئەوانە و ئەو شتانەی ئەو بێندەرێ وزامە مندار بووین جلکیان لە ئۆکردین جلکی جوان و ئەو نەجمە و مەزمانە دەگەرە خۆیان بردینە مارێ مەحموود بەژی لە من سەرێ مارێ گولی زارخانی خوشکێ ئەوەی سمپۆش کاک خێزانێ سەیتەهای ینی زۆر خۆش بوو خۆش ینی ئەو زمانی زمانێکی خۆش بوو خەرک بە خزماتی بوو باپیریشم بڕک بە زەوقی بوو ئاهات هەموو جارێ ئەچۆ مووسێ ئەوەی دەینا فەقلاوەی دەینا ترشی تەهامەلەکی هەبوو حەلوا هەبوو ئەو حەلوایە ئەو لقم هەبوو ئەو هەر لقمەکان ئیوەی بوو بەس بۆن بکەی نەخۆی ئەگەر هەری ئیوەی بوو ئێستا ئەو لە لقمەی نابینیەوە ئیوەی بوو بەس ڕسمی دەگە بگری جا لە زەمانەیە زۆر بۆ لقمێکی بۆن خۆشی دیکۆرێ وڵڵا لقمی بۆن خۆش و ئەو شتا ئەوزا داچێمنیش لەبەرەوەی یعنی خێزانی مۆزەفەکی بووە جودایز بووە لە شاری لەبەر ئەوەی هەر بە خۆشی باپیرم خەرچڕوانزێ بووە و ئێزەداکم محەلەبی ئەکرد ئەوەیە کرد ناوی چێ محەلەبی و کاستەر و ئەو شتانە ینی پیا و ماقولەکان و ئەو شتانە
حاكم افندي مثلا لو رمضان اما روجا دينك نقول هاتن هم زاري اذا كابو احمد وجه قردي ويقول حكي افندي او قرب هشتي ساكرتيا دقر محل بي اوجتانا ايدي كشوي يقول خشتي بحشتي او بقلاوه هو بروني حيواني كاكا بوني روجا ريك رويشت خوش بو يعني زمانه شي خوش بو او زماني خواردنا كش خوش بو تامي كتري تامي اكسباير نبو راسته ئێستا زۆر سێرە هەموو جارە بیرەکەم وەڵام ئەو ساحیلکە هیچ ئەکسپایرێکی لەسەر بە ساحیلکەکەش ئەکسپایری لەسەرە هەمووشمان نەخۆشین دەردووبەڵا زیای کردووە نەخۆشی زیای کردووە من هەستەکەم ئەو برنجە کوردی و ئەو ڕۆنە کوردی و ئەو شتانە زۆر تەندروست بوون برنجی کوردیمان لێو دەهات ڕوونێ حیوانی برنجي السدري لإيراني لو ما نهاد برنجي السدري أو أبو والله شو هذا صدا أنا بوشلو كي أسوق والد تهلكت وسلكته يعني دو إسكان يعني لي أنا لو عائلتي سي إسكان لو عائلتي بركتي أبو أتيكو تامي قوشتي أو زماني شهر قوش تربو شفتي أو زماني شهر قوش تربو شي أتخوارد دستت وها بيك وانو سالك نوها بيو الصبغي عندنا شكلك زور تربو صالي كان هاتي تهولير نعم صاري بابا اوتلو بي مخواري ونيا بلا باشتر اللود بي مخواري دور لو فينا اوي هاتم اما با كرولا يا هاتي النسي دكاله بلا وترون بين نبو هاتي الروانزي بو نوع شي كايشي ما باب مدير بريد بو اما أول نديد بو دون درموشت النديد بو أو سلطنة أوانا النديد بو دكانة شي فيشش دكاني كسكو كهبو لا سدكا وش قصايا شي روانز تيجي دومينيش هاتينا روانزي لو ججنان أو زاري بو نوع شي ديكا بلا لبلا توب هبو لا روانزي أو توبا كنيدا بندو أو كاني منطقي هموي رجال أشكان أو زعما توبيو ستار زبيبو باشاي كورا همو بروكن خرك النوا حازي لها أبو حازي لي عزيز تزاوي أو توبا كي أتقان أو زعما لبرابري توبي والله زوغار لدا ومالي أوزام داكو بابي خو هنش كاكا داكو باب بو بابو داقمو يستاونا ما كاكا شلون يعني؟ ها؟ شلون فرقك شيا؟ فرقك او موبايلي او بيرحمية او على اساس خلك كم سقفو جيرانتي مايو راستا همش تبغى موبايلك كوتاي هنا او تكنولوجيا مكنولوجيا تيبين فيسبوك او انترلاما ومنترلاما او تشتاني مثلتي انا جنبكم يجي هوسا خركه كهبه موبايلي او ترلام سكم تليجرام ها ترلام وتترلام ترلام انستغرام با انستغرام بقيناك باقسيت ونشي او زادوايا ما هاتينا الشقلاوي بلا او زاو هاتينا ناو قال لي علي بطرومبيلي هورده باب منقلي شقلاوي بو مدير بخزانيه موتان بيك مدير بلدي شقلاوي او زاري شقلاوي بو نوع دي كام شقلاوي زي خوش بو مصطفى ليبو مسافر او تشتي ليبو وتشيستانه بو اوي هبو خوش بو امش تازه حرتي غنزين بوين مراهق وكبوين سميلن قود قربون لو خو عاشقاتينا كرد ورده يعني هيك خزانت استا او كسريه لا والله بدايه وابو باش بو عليهم شلون خوشويستي او كات شلون بو شلون بوكشكا داود ياخذ شي بو اسير كردن خوشويستي تسمو خرك بأدب وبأخلاق بو يومينيش لبرت خرك لبس سمعي خوي وسمعي عائلي وسمعي عائلي وان
ئەو هەنەبوو برێ ئەمە چ بوو ئاوێنۆکە کن هەبوو لێ نەدا ئەو ئەیزانی ئاتە پشت پەرژینی پەرژینی لەوێن دەری دوو قسە نەکردن ئەوە نەبوو مرێ دەست کۆ دوشتان هەبوو کۆ دوشت ئاوێنە لێ ئاوێنە هەبوو هاتە پشت پەرژینی دوو قسەی خۆش نەکردن و بەخوای دەستیشن لە دەستی یەکدی نەعدا ڕاستە یعنی لەبەرەوەی گۆنەکو ئێک ببینیتن کونە ئەمە حیا هەبوو ناموسە بوو خەریکەوە نەبوو وڵا دوایە ئەمن لە مەکتەبێ کە چوومە مەکتەبێ لەوێندە لە متەوەستەی بووم ئەمن هەنجی تێم هەبوو یعنی کە بڕک ئەوە ببم یعنی ببمە فەنان وڵا شانۆگەریەکیان کرد لە ساڵی 67 بەڵێ چەند سال پێش ئێستاە نازانم 67 شانۆگەریەکمان کرد لەو تەڵەباتی و ئەوە من دەوری شێتەکەم وەرگرت بەڵێ ئەوجا لە دەوری شێتەکەی ئەمنیان ئیستیغلال کرد و گوتیان دەبێت و ئیشی سیاسی بکەیت وڵا کاکە کورە کاکە داکرد سابا بچا ئەمن مامۆسایەک بۆ حسێنە پەندی وڵا ئەمنی برد داخلی یەکێتی قوتابیان و ئەوانەیان کردم و داخلی سیاست و میاست بووم وەی لێ هات تەقریر طبیەکیان لۆ من کرد لۆ من و دوو ژنی ژنەک و داکەک ئەوانەیان کردە داچێ من ئەمە بەریدی حزبمان ئەبردە بەغدایە ئەمون خۆم شێت کرد بوو ئەگەشمە سەیتەڕەی کابراوەیە گۆ هەویتەک یەک زرتم لەو بەرەدا تێگەی وەیە گۆ هەویتە کۆمەگە چی بکە ئەڵە بڕۆ ئەنا تەقریر تو بەکەشن وێ بوو بڕۆ ئەچینە بەغدایە ئەوجا لە بەغدایە کاکە چوینە مەدینەی العاب یەکەم جاری یەکەمین جار ئەتو بڕۆی تێگەی چەرخوفەلەکت دیتیا چەرخفەلەک هەبوو بەدەستیانە سوڕاند لە ڕوانزێ و ئەوە لە شەقلاوەش هەنەبوو چەرخفەلەک وڵا کارە کاکە چوینە مەدینەی العابی کاکە ئەو حەدیقەی حەیوانات بوو ئەوی دیکە سەر شەتی ماسیان سۆرە کردەوە وڵا سواری سەرخوفەلەکی بووم بەڵێ سەرخوفەلەک نیوەی بەغدای لێ دیارە ئەو هەندە بنن ئەو هەندە بنن یعنی هەر پسام بە قورئان خوام و زوو بێتە خوارێەوە مەگۆ خوای زوو سەرخوفەلەکە کە بێتە خوارێ لۆ خۆ هەرێ وڵڵا دوایە هەو بۆمە لە شەقلاوەی ئەوە بووم لە تەنزیماتی ئاشکرا بووم بەڵێ کە لە تەنزیمات ئاشکرا بووم یان دەبێ ببامە بەعسی یان دەبێ بما بچمە سەرێ وڵا بووینە پێشمەرگە و خۆمانە تا ئەوە ناوی چیە هەتا 11 ئازارێ ئەمە پێشمەرگە بووین و شەڕێمە دەگەر ئەسپیا هەرو هەنەکرد چق ئەسپیا بکشێت ئەسپیا بکوژە ئەرێ وڵڵا یعنی ئەوەل شەوکە چووم ڕوونم لە سەریەدا لە شەقلاوەی ئاشقاتی کرد و سپۆرت بووم و پانتۆڕ و ئەڵڵام دەبەدا بوو وچی ئەوەکانی شەقلاوەی نەبوو مەسەلەن وچی خەرچی شەقلاوەی ئەمە لەبەرەوەی بابیشن بڕێک بە زەوق بوو هزار ڕەحمەتی لێبیتن وڵا جلکی و هەزوان و پانتۆڕ ڕێزا ڕوونە سەری ئەدا ئەسفین لە چەورەی ئەوەیە سوڕاین و ئاوان لێ ئەدا دەستن بە قساکە دەگە قلەکەی قلۆکانی هەو بوو ئەوە نەما لە پێشەوە لە شەقلاوەی چیژێ قایمەقامی زۆر جوان بوو ئەمەش کوڕە مۆزەف بووین ئەمەش بڕەکە سپۆرت بووین وڵا هەر ناوی هەنابوو ئەویش هەر سلپی ساری سانەوی بوو ئەمە سێ سانەوی بۆ ساری سانەوی بوو وابانجێ کردم لە پشتپەرجینی ئەو من قۆز بووینە مەش و هاوە نەبووینە تێگەی
تعال تعال حباب حباب امشوكوا والله اني مو حباب اني ابراهيم لكن من ما بحباب حبابناوة انا بخ تعال حباب تعال وقبل ورا بقربان ورا خداي دواي هو بكاكا وتشبوينا بيش ملقا بام هاتاو ليري لاو ليري ما ينو لشيستونو لشيستونو كهاتي هاو ليري من دوستو برادر اوانم فنان او شتانم فياكل بس زياتر دستينو سينو شعر او شتانه شمهبو لمسائل تنظيماتي حزبي هو بهم برك بزبزوق بوم زمان زان بوم دواي هو بو لحفتاو بينس كت شورش دستي بينكت اما حفتاو بينس شنو اما التي بيشانو شورش لوين دري ما مستاح مسالار قزيزة او هنا المنطقة قديمة كان خماني هموي بيكا وبوين دوايا من خوش بوتسوما اردوغاي زيوا لا اردوغاي زيوا شانوغري ليلى قاسم انكرت ساري حفتاو بينس شهيد ليلى قاسم امن بو مازال رحمتي لي بمحمد زازابو يعني او مجموعه ابو يعدي بخير بمحمد زازابو چەند ساڵ بووی کە لە چیتە چەند ساڵ بووی کە چیت بۆ شانۆگەرێکە یعنی لەگەڵ مامۆستا ئەحمەد سالارۆوانە دەستت پێکرد چەند ساڵ بوویت ئەمن 20 ساڵەکەم 20 ساڵ بوو بەڵێ 20 سال 20 قصور صار بوم نادقر ما مستحمل صار وان ما نكر بس اما التيبا بوين تيبي شانوي شورشان بي اقول بلا زانم يعني تن هنرمند قديم كان سليماني لو تيبيبون امش مجموعه هنرمندي خماني قديم كان يا وليش لو تيبيبون كي كد لقلبو اواني هولير كي كد لقلبو والله اواني هولير بيمان بقوقبو او مجموعه بون حسكوبو يعني اواني قديمه كان زور نهات منسري بلا اوي كمثلا زور هاد موسري زور حستي كداتي ابو اواني دي كهبو مثلا نيت واني نتياي بجيتن رانا هذا بو ومن شاني حزيان زور لا تياو او لو وضعي يعني نبوك بين وهاب بغريبي بيجيني اوانا عندك هنرمندي او ليري لما زوري مشروب نبو لمن داري ممنوع بو هلا ناو شورشي لا اوي ناوتيا لزندي راحه تاقي حاجي ومرا ناوتي ازاد كراوبو او ناوتي ازاد كراو ممنوع بو ار خواردن جن بجني ممنوع بو ايك ايش كشت با بنا حق ايان كشتوا دزيك دبا محاسبه انا كنت يعني قانونك شي برد بالريوه ملا مصطفى بالله ملا مصطفى قاعده شي عادل بو بالله يعني لكوري خوي قبولنا كرت صار كوري او كردن نكو شي اقتهم ملا مصطفى قائد بو خلق شرمي ليه كرت شيطان شرمي ليه كرت ومن زمان شور شيلول كاكا تركمان اواني تركماني انساني وطني عرب كان شيوعيه كانوا اوانا هموي لسريبون حامي دقر مذهبون هموي بيكو بو يك دنگبو تدنگو دنجيدي كان ابو بري او ترويا او مرويا او فرويا او نمو حامي اك او تبقى اگر يقرتن هو او تشتهبيتن يقدس بي تيجي كسبت نوري كيف في نوري اگر اما همومان يقدس بين ويقدنج بين كاكا كرداتي بكن خو والله عيب حزباتي موديلي نمايا كرداتي اگر بكرداتي نبيتن اتو نزاحت والناقري نتواني هيتس او بكي والله امن لبدا اوي امن رابرين مصوري رابرين يشبوي ما رابرين هوليلو كركوكو اوانا هم بكاميرا خوم تصوير كديا كم يازدي ازاردي وبيرم ديتو كامن كتشوما كركوتشي وتشوما اوي
يعني دەست بە گریانەکەم ئەرێم خوایە ئەو یازدەی ئازارەش هات ئەو نەورۆزەش هات کورد نەبووە دەولەت یعنی بەڕاستی ئەمن کە ناوی دەولەتی کوردی دێ ئەمن هەموو قەلبم ئەتەسی هەموو جسمم ئەتاوێتەوە زۆر پێم نەخۆشە کە نەورۆز دێ زۆر پێم نەخۆشە کە یادی ڕاپەڕین و ئەوانە ئەکرێتەوە چونکە ئەو یادانە پاشی ئەو ڕاپەڕینەی نەمانتوانی بەرهەمی ڕاپەڕین و بەرهەمی خینی شەهیدان و بەرهەمی ئەو شتانە ئەمە بتوانین ئیحتیفاس پێکەین هەمومان کردە قوربانی ئاشاکی جەنابەت کە گوتم ئاشاکە بیتە بەرزین یعنی هەمومان قوربانی کردە قوربانی دۆلار و ژنی جوان و ژنی بەتڕەوشت و یعنی بەڕاستی کوردایەتی ئیوەی نەبوو کە ئەمە وای لێ من ئەو ڕیفرام دۆمە نازدارەمان کرد ئەگەر کەرکک نەگیرا با و کەرککەوە نەبا و خیانەت نەکراوە ئەمە خۆ کورد بووین دەوڵەت بووین ئێستاش ئەمە ئەگەر ئەمە یەک بین ئەو پیرەژنێک لە بەغدایە نازانم ناوەکی خۆشی لێ ناوەکی خۆشی ئی وەزیرەکەی پارەی وەڵامیش ناوەکەم بیرچۆ تەیب سامی خوشکە تەیب بابە خوشکە تەیب سامیە کێم شتێکن و حسابکە بابە قابلە خۆمە ئەمەش ئیسلامین خۆمە چمان کردێ بابە خوشکە تەیب سامی ئەم بۆ ئیمامی حوسێن و شەهید کردیا خۆمە نهاتین ئیمامی حوسێن شەهیدکەین بابێ من گولەوەن لێکەن من لە ڕۆژی وبيرم دي زماني عبد الكريم قاسم يوا عبد الكريم قاسم وعبد السلام عارف ومليش شمبرك وبير دي عبد الرحمن عارف وصدام اوانا او اوانا بغداد اوانا حتى اويا اكراد بابا اكراد والله اكراد على راسنا اكراد كل على راسي هاي في خواس لي والله اخري انت في خواس على راس هاي ما الخلاف لي والله اتدي ناني الى اخوي سفره كمان نظرين ناخذ خوار ناقلي بيغمبر ناقلي او او هاي جيان يعني اويك كلا خلق تاسف في الاخوه اويك استعملوا تدانشتينا وها بەرهەمی خینی شەهیدانە بەدڵنیاییەوە نەکوە ئەمە کە لە زمانی حکوومەتی هەتا لە تەلەڤیزیۆنی کەرکووچێ کامێرەچیان ئەداینێ بە ڕۆژ ئەوە یانە چار ڕۆژی دیکە ئەو تەمسیلێ دەبی تەواو بکەن ئەو چاوەرە لە تاپ و حەقی چیا میێوانی ناوەخت ئەوانەی کە تەمسیلەکانی کە ئەمان کرد لە تەلەڤیزیۆنی کەرکووچێ بەسەری ئەوواوم بەدەستمات کرد ئەچین لە میێوانی ناوەخت زوو خلاصکەن لە کامێران لێوە بگرنەوە بەسەری بابم پارەشیان و هەنا ئەداینێ و بەخواش ناسر حەسەن ئەیکردان و تەماتە نەخوارد بەخوای لەو گوندی گڕاوێ ئەمە نان و تەماتە نەخوارد و ئیدی کەش لە تاپۆی وەڵا لە تاپۆی شەو ڕۆژ ئیشمانە کرد بە قورعان دەنگ سەلام کۆیزا ڕەحمەتی لێبی دەوری حاجی یادیگاری هەبوو دەنگی زڕ ببوو لەبەر ئەوەی نەنووست بوو ڕاستە ئەو قەپاتێ بەو حالەی کرا بابە ئەو کوردایەتیە و ئەو فەنە و ئەوە بەو حالەی کرایە ئاخر لۆ لێمان تێکەدان هەی خوددانەتانگەری خوددا دەقەهارتان بەتۆ ئەوەی کە فەساد و فزولیێ لە مابینێ ئەو کوردانەکە بەداخەوە بەدا کاک برەهیم حەزت بە تەمسیلی کۆمیدیای چ هونەرمەندێکە واللهی حەزم لە لای هەولێرێ مامۆستا عەبدولواحید ئیدی کەش سلێمانیش کاک مستەفا ئەوش مەسیلێکی باشە و تەمسیلی ئەی لە دەرەوە لە عەرەبیەکان یاخود لە دەرەوە واللهی لە عەرەبیەکان ئەوانەی ئیسماعیل یاسین و عەبدسەلام نابلسی و ئەوانەش
ئێستا ئەویش نەما بەخوای نە عێراق فەنی لە ناوما نە عەرەب فەنی لە ناوما یعنی نازانم دۆ هەوێران بوو کاکە تۆ ئەچی نەسی ئەبەین و تەلەڤیزیۆنەکی جارێ زۆرێ کاکە بزانە میزانیەکەی چەندە میزانیەکەی تەماشاکە دەچێم شتە کیلۆمەدانێ واشە بابە ئەرێتن یان لە ئیدارەی وێنەرێ چێم شتە کیلۆمەدانە لە ناو میزانیەکەی ئێکورا حەرامەبی بابە چدا بنێم ئەو جا لەبەر هەندێ مەسەرن ئێستا ئەیەکی وچی کارۆخی ئەوە بیسارە ئیخراجەکە و ئەوەیەکە هەتا ئێستا کرێچیە ڕاستە ڕاستە هەموو فەنان ئێستا کرێچیە وەڵڵا و بە ئێستا مەسەلەن بە پەنجەی دەست ئەژمێر درێ کارۆخ لە سلێمانیە شەر زۆر ئەتیباری خاصی هەیە لەبەرەوەی لە دواشەوی زۆربەی مەسیلەکان کە هاتن دەگەرەمە سلێمانی بوون یەکەی ئەو خوشکە شەماڵ بوو شەماڵی عەبەڕەشی بوو ئیدیکە بوو خێزانێوی بوو فرمێسک بوو یعنی هەر کۆمپلیتی سلێمانی بوو نە بەس ئەمن و سەلام کۆی و دووسەیەکی دیکە هەولێری بوون یعنی سلێمانیەکان زیاتر بوون لەبەر ئەوەی کارۆخ زۆر دەگەر ئیبداعدایە کارۆخ کارۆخ دەکەر ئیبداعدایە ئەگەر بزانی کێ ئیبداعەکە ئەو دەکرێوی ممثلی باشە ڕاستە مامۆستا لەگەڵ خێزانت چۆن یەکتریتان ناسی یەکتریتان خۆشویست دیاکسەر واللهی ئەو زەکاکە بۆ خودایی ئەوە لە کنەخۆچە هەوڕۆ هاتم گوتی ئیبراهیم گوتم مەرێ گوتی ئەو زارە نەرێ داچە کارۆخی ئەووا داچ ئەو زارە گوتم نارێم داچە کارۆخی باشە گوتم ئێزاوزە داچە کارۆخی وڵی کوم ناسی ئەی پێ خۆسە چی پێ بڵێ نەڵی دایکی کارۆخ نای خۆی ناوی خۆی نارێ ئێستا ناوێت کوڕەچی دیکە برێ دابەشی کار جارەیەکی جارێ وڵی داچە کارۆخی لۆ من بەڕاستی یعنی عەزیمە لەبەر ئەوەی لە زمانی بەعسیان ئەمن زۆر غەدرم لێکرا زۆر مەئاساتم دیت لە دەست ئەو بەعسیانە یا ڕەبی خودایە نێنۆ مەملەکەتی خوایە وەڵڵا ڕۆژ هەبوو ئێستا کچەکەم گەورەیە دوو کچم هەنا ئێک سێبەر ئێک فێنک سێبەر و فێنک یان نێزیکە لە ئەوکەش وڵا سێبەر وڵا فێنک گوتی بابە سبەی نەبوو گوتی بابە گوتم بەرێ گوتی وەڵڵاهی زۆرم حەز لێیە بچی نانی فڕنیە بینی یا ڕەبی خودایە دەفلوس لەناو باغەرێمدا نییە یا ڕەبی خودایە چ بکەم ئەمنە وەڵڵاهی خۆم هینا و خۆم بردو خۆم هینا و خۆم بردو ئەوزا فڕنیچیەکەش ئەمنی زۆر خۆشەویست وڵا چوومە فڕنیە ناوی مام قادر بوو وڵا گوتم دا 6 نانم دێ وڵا 6 نانی دۆ کردبوو دووزاوە هەم کرد گوتم دانێەوە کاکە دانێەوە نانەکەی گوتی لۆ گوتم پارەم لە مارێ لەبیر چووە وەڵڵاهی هاتمەوە چی نانەکەم دۆدانان دەگەر ئەوەیە خواردیان و دنیانی سراحەت کرد ئەوزە کاکە خۆ ئینسان هەیە پارە هەموو شت نییە ڕاستە پارە هەموو شت نییە چونکە پارە ئەدی لە خۆی زمانی حکومەتی ئەمە لە مەسرح تیپی چانۆی ڕەوشنبیری بووین داوان لێکرا گۆرانی بێژەکان گۆرانیان بەسەر سەدامی ئەمە گوتو ئەمەش گوتیان دەبی ئەنگۆ شانۆگەری ئەو چتانە بکەن شانۆگەرەکان وەسفی سەدام بکەن ئافریم وەڵامەش ئێکن دەگەدا وەزا ڕەحمەتی لێبووی شەهید بوو لە ڕاپەڕین زەوهەر باپیر
بەڵێ بەڕەحمەت بێ زەوەر باپیر وڵا مدیر بانکی کردین گوتی پەیمان بەگۆ کەنجی ئێستا لە خارجە ئێستاش نەهاتەوە گوتم ئەیبینم ئەرێم کوڕمە تو لۆ نایە بابا ئەرێ هێشتا دەدەستێ بەعسییاندا هەیە وا ڕۆشتووە ناگەڕێت ئێستا شەدە دەستێ بەعسییاندایە ئەمن لەبەر ئەوەی نایەمەوە وڵا کاکە ئەوە بوو گوتمان ناکەین وڵام منیان نەقلی ڕوانزێ کرد ئەوسا کاکە نەقلی ڕوانزێ کرام دەرێ ئێکەشی دیکەش هات مۆسیقەی لێ ناداویش هات لە سەقافەی زەماهێری لەوێن دەرێ وڵاز گوتی سبەینان تعال وەقع ڕۆح داوم بالقهوە وڵا سین تەوقیع نەکرد و لێنە ئەگەڕام بچینە ژۆرێش بابا خۆ ئەوە ئەگە هەنجی کردبام ئێستا بێڕێزە بووم بێ تەقدیرە بووم ئینسان ڕێز و تەقدیر لەوەیە ئێکەمین خۆی بۆ خۆی دانێ خوایە خۆی لە دەست نەدا یعنی دووەمینیش خیانەتی عائیلەی نەکە کوڕەکانی خۆی پێ بگەینی کولگەیان پێتەوە بکە يعني مالك مسقف يعني مالك روشن بير بيتن استاذ الحمد لله كره كاني من الحمد لله ما مستاي ما حد يكارو مخلصه ايدي كش ما مستاي زانكو دكتوره كل قانون سياسه انت من دون مستشار معنا استا هم سياسي هم فني اري والله سؤال يعني ليكم تا چەند دڵخۆش بووی کە مناڵەکانە هونەریان هەڵبژار ڕێگرنەوە هەمومان کارۆخەوە مامۆستای مەحەدیە هەڵگورد دوای ئەویچەی هەشت دیواری دەورەکی بارشی هەبوو ئەوش سەی ئەکادمیەیە مەحەدیشی تەواو کردی قسمی مۆسیقا بەس مۆسیلێکی باشیشە کیژەکەشم چار پێنج مەسرەحیەی کردن دوو جادەگە کارۆخیش بردی خارجیش بەرام کەمێردی کرد تەواو یعنی ئەوە نەما کوڕەکەی دیکەشم ئەویش خەریجی مەحەدا هەندرێن ئەوەی لێدا شتەکە بابێکەمانی گەورەکە چەلۆ هافەرین ڕەحمەت لە داک و بابەت چەلۆ دانیشیت بڵێ مۆسیقام بۆ لێ و من دانیش من ئیدیکە هەڵگورد مۆسیقیەکی زۆر باشە لەبەرە ئەوەی پێشی بچتە مەحەدی ناردمەکن دکتۆر زەنجی فێری مۆسیقە و چتی کرد ئێستا کاکە دەنجی خۆشە و مۆسیلێکی باشە و گەنجێکی قۆزە و وچی خۆم قۆزە خوانێ بڕێیاڕبی تەمەند درێژ منیش بڕک بێنەوسم لە ڕووی خواردن و چتی وها زۆر بێنەوسم هەستم کرد چکە لە ئەوڵۆ باسێ کرد و گۆشتەکەی والێ کرد و پاکلا ئەرێ وەڵڵاهی داچە کارۆخی شیوی لێ ئەنێ مەشهورە وەڵڵاهی سەر و پێچی لێ ئەنا کورە کفتە ڕواندزیە خۆشترینی کامەیە کفتە و زۆر حەز لێ وەڵڵاهی کفتە لە کفتەکە ئیتر ئاوا بە قورعان بردی دەناو بکە لەبەر ئەوەی خۆشمەوێتن تێگەی بەڵام هەیە ئینسانیش هەیە برادەریشم هەیە وەڵڵا لە خواردن هەیە چوینە سەیرانان یعنی خەبیر بوو خەبیر هاشم زێڕینگر چاوانی ماچەکەم چونکە زۆر سەیران وەڵڵا دەستاوەکی هەیە یعنی نەوع گۆشت و ئەو شتانە و ئەبرژینیتن حقیقت یعنی ئەمن زۆر کەس هەیە خواردنی خۆش بەس خۆت نەیزانی هاتۆ من ناوەڵڵی بەزەی خۆی ئەمن بەسە خۆم زەلاتەش بەس ئەوەکەی تێکەم خێ و ئەو شتانە دەراوە کەمای وەڵڵا ئەرێ مارێ بابتە تو بە قورعان لۆ هەندە دەست و پێسفیک تێچم کە مەرێم ئەتو ئەوە دەست و پێت باشە لۆ من لۆ خۆت ئەوتا ئینسان ئەمر سبەی ناکە دێمە دەرێ ئەمە هێزە ڕام کسۆغەر و بۆ ئەوی زەمەدانی و ئەوە زوو تەماشی ئێرەمەکە وەرە چیە لەیلا خان زانە پشتەوەم لۆ چاک ڕاستەکە تۆی ڕامکە کوشلواری بێ ڕام کچۆغەربی تەماشی ئێرەمەکە داخوا قڕێژی پێوە نییە
بڕەچی دیکارڕۆم وەرە چیە دیسا مۆبایلت لەبیر کردیان ئەیگیان بەخوا گۆریەشم لەبەرەکە ڕاست چەند خۆشە ئەو کوڕانەش و چوارێن دادێ 100 دادێ لە زمانیان دێتە دەرێ ڕاست ئەرێ واللهی تەمەنی درێژ بێ یا ڕەبی هەردووشتان تەمەتان درێژ بخوا بۆ یەکتان بێڵ زۆر مەمنونی جەناڵە جوانەکان خۆشەویستی من ئەوەی زۆری اعتیزازیشی پێ یەکەم کە هەتا ئێستا کە 7 سال پێشمەرگە بوویمە مستەوڕی راپەڕین بوویمە تەوقیعیم لەسەر ڕیفراندۆم کردیا یعنی کە زۆری اعتیزازی پێ یەکەم بەرام من هەتا ئێستاش فیلمەکانی من راپەڕین لە تەلەڤیزیۆنەکانی پارتی و یەکێتی و زەحمەتێ هەر فیلمێکی راپەڕین بوو ئەوە ئێمە ئەوزا من وەختی خۆی کە تەسووریشمە کرد بەخۆش یعنی مزیع بووم ئەوەمە کرد و لەناو هجوومات و ئەوە یعنی عینەن وچی کوهاوەەکە نێیان بکەن تێگەی کە شەهادەشم وەرگرت و ئەو چەپ لە ڕێزان و ئەو هەلایە و لەنا ئەوەی لەناو جەماوەر و چتیوها یعنی تۆپڵی جەماوەر خۆشببختێکی تایبەتی من زۆر چەپرەی زەماوەر زۆر لەکنە من چونکە حەستەکەی یعنی کە ئەتوو شتێکی بەرهەمەکەی ئەدیکو ئێستا من مەسەرەن لە تەلەڤیزیۆن لە مەسرحیەکانیش کە لەبەرەوەی دەورەکانم بە زۆری کۆمێدی بوو کە ئاهات مەسرحی یەک قاعە هەمووی هەرستا یعنی لە کەیفا نەمەزانی نەپێ بگەنم نەبگرگێ ئەرێ وەڵڵا هەستەکەی بۆچی ئێستا شانۆ کەمتر بۆتەوە لە وڵڵی ئەوە لە ئەوەی بپرسە لە من بپرسە وڵڵی لە مەسوولان بپرسە لەو کەسانە بپرسە کە تیجارەت لە وەزارەتی ئەوەی وەزارەتی ڕەوشنبیری بپرسە برێ بابە ئەوە لە ئۆفەن و من نەمرد ئەمە تەلەڤیزیۆنەکە ناکە بینەر کەمترە بۆیە وایە کاتشتەکان کەمتر بوو بینەر کارۆخ دەڕۆژە مەسرحیەی کرد هەر دەڕۆژ خەحەپڕ بوو بەڵێ ینی بینەر هەیە بینەر بەنام ئەوەندیە ئەتی پێم نەگوتی پێش وەخت تازە گوتم نەسەکی ئەمەی لە ئیدارەی تەلەڤیزیۆنی بەڵێ چەند شتێک لەمە بنووسە باش دەناوێرە کورە وەی لێ هاتیە ئیشەکە وەی لێ هات ئیشەکە قورستر بۆ کۆسا بە خۆشەویستی و بە جێبدە من ئەمە وەختی خۆی بە بەلاشەمان کرد ئەمە کەوەکانی قەرەچۆخ لە شەڕی براکوژی کردمان ئەمە مەجموعە پارتی بوون مەجموعەیە چێچێتی بوون ئەمن هەوو بوو دەورەکەی سەیدەیاندا من دەگەر خوشکە دڵپاکتایر بوو دەگەرەمەدا بۆ ئێستاندامی سەرکردایەتی و ئابزانام لێ یەکێتی شلێر کۆیی بوو ئەوانە هەمومان پێکەوە لەکەوەکانی قەرەچۆخ کردمان زۆر خۆش بوو بێ کامێڕەی کردمان ڕاستە ئەو کاتەر یەک کامێرە بوو هەرچەندە لە ناو یەکێتی حەزیان لێ نەبوو گوتیان لۆ ئیبراهیم حەچی مهم بابە ئیبراهیم حەچیم فەنانە مادام بە خۆی بێتن دوایەوەی لێ هات تەمسیلیەکە لە کەوەکانی قەرەچۆخ بەیانەگۆ تەمسیلی سەیدەی پشێمان بوونەوە گوتی بابە عەفومان کە بەمەخۆی جەزا ڕەحمەتی لێبی دەڵعەت سامان ڕاستە مامۆستا باسی ئەوەت کرد کە کارەکەیت لەگەڵ کارۆخ دڵت پێی خۆشە کە کارەکەیت لەگەڵ یا و پێت ئەڵێت و ئەڵە وابکە وابکە لای تۆ تۆزەگیر نییە کە کوڕەکەت پێت دەڵێیان کوژی ئەو کوژی والله وبالله وتاللهی تێگەی مخلیسەکانی دیکە شەرمێکەن هەندا منیش ئەوە ئەڵێم شەرمێکەن پێمی عادە بکەنەوە بەڵام کارۆخ کاکە لە ئەوەی دەگەر خەرمانی دواشەوی دەگە خەرمانی کاکە 17 تێک پێی کوڕە کاکە مردم بەخۆ تۆکم مردم بۆچی دووبارەیە کردی وڵڵا نازانم بە درەی نەبوو نازانم حتا ئاخێری تێگەی لۆم هینا ئاوێ چاوم سو ئەوزا کارۆخ بڕێک زەحمەتە
ئیشکردن لەگەڵیان کارۆخ ئیشی دەگەری زۆر زەحمەتە ئەخ بۆ ئیشەکانیشی جوانە ئیشەکانی لەسەر مەسرحی پرۆفیشناڵن زۆر بەڵێ. زۆر ئەوەنە کارۆخ مەسبەحینە سەر مەسرحی ڕاست ئەمە وەختی خۆی لە زمانی حکوومەتی کەرمان هینا سەر مەسرحی کەزاکە بەسەر لە دەرکەی پشتەوە نییە کەرمان مەسرحیەکە کەرمانی ناسەر هەنۆ مەسرحیەکەی بوو کەری سەگباب خاتە سەر مەسرحی بۆن و بەرامی و هەکن دوزاوهەی کرد زڕی کاکە بۆ یەک سەپرە لێدان بە هزار هەر کەرمان لە دەرکەی پشتەوە بردە ئەو توانە بێت چەند هیلاگ و بێتن تا فێریان کردووە ئەمەوە نەیزانی وڵڵا کە هینانە ژۆرێ عجایبی ماوەها تەماشای کرد دەستی بە زەڕی لێ کرد بە زۆر زۆر قورسە ئەو شتەوە مەساتەوە تۆ ئاژەڵ بێنی دەسەر مەسرح بە خودای قورس بێ قورس نەبی ئەمە وەختی خۆی کە ئەیانگۆ سعات سێ پرۆڤەیە ئەمە دەبی سێی چارێگەک سێی 20 دقەی بووی ئەمە ئیسترخان کرد بە هات باین تەوا مێشی خۆنساب کردباوە مازەلام هەبوو لە پرۆڤەی جایەکن هەبوو هەزار ڕەحمەتی لێبی هەر ئەویانە کردە مدیر مەسرح ئەو زاکاکە سەلام کۆی مدیر مەسرح بوو پیا و هەبوو دە دەقا تاخیر بی کاکە شێت و خارە بوو برادەرێ برادەرێ کورەوە هەی لێ کردی حیا و ناموسیە بردی ئەرێ وڵڵا مامۆستا تۆ شانۆت زیاتر حەز لێ بوو یاخود کامێرە والله ئەمن طبعا شانۆ زەحمەتە شانۆ زەحمەتە بەس کامەت پێ خۆشترەکە ئیبینیت شانۆ ئی زەمانان لەبەرەوەی ئەو زمانی گەنجلاتیم بوو زۆر خۆش بوو جوان لەبەرمان ئەکرد نەس چونکە ئەتوو ئەگەر حاضر نەبی لە نەس و هەموو شتێ خەلە لەبێ ئەمە یەکمان دەگەدا بوو هەموو جارێ لە بیری ئەچوو تێگەی مامۆستا واحد لۆ نەسی لە بیر نەچوو لەسەر مەسرحی ئەمە لە سەی ڕاوەستاینە خۆی منان کورە قەحبە با برهێن بابمان مرد کورە برهێن بابمان مرد ئێوە پێتانەوتەوە بەخۆڵان کورە برهێن بابمان مرد کورە بەزمی شانۆ زۆر سەیرەشی زۆر خۆشی تا ڕوئەیە خاستن ئەو لە بیرچون و چارەسەری بکە و ئەکتەرەکانی تر چارەسەر خۆشەکەی دەوەی دابوو ئەمە لە هەشتایەکان پەردەی مەسرحی کون نەکرد تەماشا کرد داخۆ زمبور ئێستا شەروە ئێستا شەر ئاسێرێکەکەی نەکرد ئەگەر زمهور زۆر بە ئەوە زەوقتخواوە زمهور زۆر نەبا هەر تەمسیلتە کرد بەرام بەو نەوعە کەمتر مامۆستا من زۆر زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵ جەنابتا دانیشتم زۆر زۆر سپاس دەکەم کە ڕازی بوویت میوان بیت لە بەرنامەکەمانە زۆر زۆر خۆشحاڵ بووم جا پێم خۆشە ئەگەر پەیامێکت هەیە ئەو کامێرای هی جەنابتا ڕاستەوخۆ پەیامەکەت بنێرە پەیامەکەم هەیە وەڵڵا فەرموو پەیامێ من لە هەموو ئەو کەسانەی کە سەرکردەی کوردن یەکدیان خۆش بوێ یەکدی بگرن چەپرە بەدەستەکی لێ نادرێ توخوا بیرە لۆ یەکدی لێ نەدەن لێرە نەت نەمەخدایە فزولی بکەنەوە بیرێ لۆ یەکدی لێدەن چونکە ئەگەر یەک حزب یان دوو حزب ئەوانەی کە ئێستا مەسەلەن دەسەڵاتن ئەگەر ئەوانە لە ناو چوون ئەو هوردانەش هەر نامینن ئەو ئەمە دەبی بە هەمومان بە ئۆپۆزیسیۆنەوە ئۆپۆزیسیۆنەکەی ئیوە بیتن کە شتا غەلەتەکان ڕاست بکەتەوە هیوادارم کە من بمینم هەتا حەلەمێ کوردستانی لەسەر ئومەمی متحیدە ئەبینم هەزار سەڵاوان هەزار سەلامتان لێویتن ئەی شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان شەهید جەوهەر باپیر و ئەوانە ئەو شەهیدە پێشمەرگانە ئەو شەهیدە هونەرمەندانە ینی ئەمن هەموو جارێ هەر بەحسی کوردستان و عەلەمی کوردستانێ دێ ئەلێم دەبێ ڕۆژێکدا بێتن
ئەمن بمینم توخوا ئەگەر مام ئەگەر نەمام کە دەولەتی کوردستانێ هاتە بەرهەم توخوا هەموو بە کوڕ و کچەکانم و ئەوانە ئێستاجەی لە دەنگمە وەرنە سەر قەبرم هەمووی پێکەوە ئەی ڕەقیبی برێن ئەی ڕەقیب هەر ماوە قەومی کورد زمان نەهێشتێنێ دانەری تۆپی زەمان کەس نەڵێ کورد مردووە کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە مامۆستاکە قوربانم هەر بمێنیت تەمەەن درێژ بی بە ساقڵ مامۆستاگیان زۆر زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ شەجانەکە ئەزیزان هەفتەی داهاتوو لەگەڵ هونەرمەند و ئازیزێکی تر پێتان شاد دەبمەوە شەوتان شاد مامۆستاگیان زۆر زۆر